باڵندە و ئاژەڵە کێویەکان سرمایەکی نیشتیمانین و دیمەنێکی جوان بە ناوچە شاخاویەکان و سروشتەکەی دەبەخشێت. ژمارەیەک ڕێکخراوی بواری ژینگەیی لە ئاڵەبجە دوای ئەوەی کەمپینێکیان بۆ کۆکردنەوەی خۆراک و دانەوێڵە بۆ باڵندە و ئاژەڵە کێویەکان ڕاگەیاند. لە ڕێگەی کەمپینەکەەوە توانیان نیوتەن گەنم کۆ بکەنەوە و بە هاوکاری بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی ئاڵەبجە بۆ پاراستنی باڵندەکان لە شاخەکان و ناوچانەی بەفری زۆریان لێباریوە ئەو بڕەگەنمە بە شێوەی جیاواز ڕۆ بکەن. ئەمڕۆ یەکەم چالاکیمان ئەنجام داوە کەمپینەکە و ئێستا بە شێوەیەکی جیاواز ئێمە هەوڵمان ناوە شتەکە جیاوازکەین بۆی ئەگەر بەفرێکی ترباریە بە نەوعێک لە نەوعەکان بمێنێتەوە تاوەکو باڵندەکان ئیسفادەی لێ بکەن. بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لەو تێبینیانەی ئەمە کردمان کە بەهۆی نەبوونی دانەوێڵە و خۆراک باڵندەکان ڕوو لە شوێنە قەرەباڵخ و نزیک شارەکانەکەن بەو هۆر ڕاو ئەکرێن. ئێمەش ئەمە یەکێکە لەو هەوڵانەی کە ئەمانەوێت ئەو باڵندانە نزیکی شار نەکەونەوە. بەڵێ وا هەستەکەم ئەم هێنانی ئەم گەنمە بۆ سەر ئەم شاخە ببێتەوەی ئەوەی کە ئەو باڵندانە کۆز نەکەن و یعنی جۆرە شتێکیان دەستکەوێ خواردنیان دەستکەوێ دووبارە بگەڕێنەوە سەر شاخەکان. ئەم ساڵ بفرێکی زۆر باریوە. کێوەکانی دەوروبەری پارێزگای ئاڵەبجە بە تەواوی سپی پۆش بوون. بە شێوەیەک باڵندەکان بە ئەستەم خۆراکیان دەست دەکەوێت. هەر بۆیە ئەو باڵندە و ئاژەڵە کێویانە بە مەبەستی دۆزینەوەی خۆراک نزیکی گوندەکان و دێنە ناو ئاوەدانیەوە. زۆر جاریش ڕوبەڕووی ڕاوکردن و لە ناو چوون دەبنەوە. باڵندەکان لە مۆرزەدا خۆراکی دەستکەوتنیان ئاستەمە بێ. ئێمەش کەمپینێکمان ڕاگەیاندووە. خۆشبەختانە دانیشتوای ناوچەکەمان سنووری پارێزگاکە بەدەمانەواتون و بڕێک دانیوەڵە کۆکراوەتەوە. ئەمڕۆژ لە ڕێگەی ئەو بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان باوکاری و ڕێکخراوانی کۆمەلگەی مەدەنی هەستاین بە دابەشکردنی ئەو دانیوەڵەی کە کۆکراوەتەوە. ئێمە ئەستانستای بە ئەنجامدانی ئەمە بۆ هیوایە کە باڵندەکان بگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆیان و بۆ ئەو ناوچانەی کە پێشتر جیان هێشتووە بۆ ئەوەی کە جوانێکی تەواو بە سروشتەکە ببەخشێت و بۆ ئەوەی کە بتوانن بەردەوامی بە ژیانیان بدەن، چونکە ئەزانین لە کاتی سەرما و سۆڵەیە باڵندەکان پێویستیان بە خۆراکە بێت. یەکەم چالاکی کەمپینەکە ڕۆکردنی بەشێک لەو دانەوێڵەیە بوو لە شاخەکان نێورامان و بڕیاریشە لە چەندین شاخوچیای دیکەش ڕێژەیەک لەو گەنما ڕۆ بکەن. ئەمەش بە ئامانجی گەڕانەوەی باڵندەکان بۆ ناوچە شاخاویەکان. بەپێی زانیاریەکانی پەیام لە سنووری پارێزگای ئاڵەبجە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا زیاتر لە 30 کەس دەستگیر کراون کە ڕاوی باڵندە و ئاژەڵە کێویەکانیان کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئاڵەبجە.